جێگیری وەزیری دەرەوەی سووریا فەیسەڵ میقداد لە وتەکەیدا سەبارەت بە یەکپارچەیی خاکی سووریا دەڵێت لە ڕاستیدا ئەمە نوکتەیە. سووریا هەرگیز ڕێگە نادات هیچ بەشێکی لێجیا بکرێتەوە و هەموو کەسێک ئەمە دەزانێت. گوتیشی ئەمە مەسەلەی خواست نییە، بەڵکو مەسەلەکە پەیوەستە بە یەکپارچەیی خاکی سووریا و مایەی قبولکردن نییە. جا هەر بۆیە ئێمە ئامۆژگاری ئەوانەی بەو ئاراستەیە کار دەکەین و لەلایەن گروپی زۆر ناسراوە هەندەدرێن پێیان دەڵێن ئەو هەوڵەتان ڕاگرن. سەبارەت بە مەسەلەی بەکارهێنانی گازی کیمیایی لەلایەن حکومەتەکەیەوە جێگیری وەزیری دەرەوەی سووریا دەڵێت ئێمە بڕوامان وایە کە ئەوە لە ڕاستیدا زۆر مەترسیدارە کە هێرش بکەیت. سووریا لە بەرامبەر هێرشی نوێی کیمیایی دەستەوەستان ڕانەوەستێت. هەروەها وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڵوێستی ئێمە دەزانێت هاوکات وڵاتانی ڕۆژئاواش. ئەوەی ئێمە ئێستا گەرەکمانە ئەنجامدانی لێکۆڵینەوەیەکی ڕازگۆیانەیە لەسەر ئەوەی چی ڕوویدا، چونکە سووریا لە چەندان بۆنی جیاوازدا ئەو ڕاستی دووپات کردەوە کە ئەو چەکی کیمیایی نییە هەتا بەکاری بێنێت. هەروەها حکومەتی سووریا هەرگیز چەکی کیمیایی لە دژی هاوڵاتیانی خۆی بەکار ناهێنێت. يظهر أن مقطع الفيديو تم تصويره قبل الساعة 9:30 أو 10.